هاوڕێیانی خۆشەویست سڵاوی خواتان لێبێ. هاوڕەیەکی بەڕێز ماوەیەک پێش ئێستانامەیەکی بۆ ناردبووم داوای ئەوەی کردبوو کە ئەگەر بکرێت ڤیددیۆیەک بکەم لەسەر بابەتی توێژینەوە. پێی وابوو کە هەڵە تێگەیشتنێک لە توێژینەوە هەیە، ئاراستەیەکی ناڕاست هەیە کە بەشێک لە توێژەران لە هەرێمی کوردستان گرتویانەتە بەر لە پێگەی سیاسی و ئەکادمی خۆیانەوە جۆرێک لە واقعێکی ناتەواویان هێناوەتە گۆڕێ لەسەر توێژینەوە. خۆیە پێم باش بوو من ئەم ڤیددیۆیە بکەم و لەسەر داوای ئەو هاوڕێ بەڕێزە وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە کە توێژینەوە چییە؟ بابەتی توێژینەوە لە دوو ڤیددیۆدا باز دەکەم. ئەمەیان بەشی یەکەمی ڤیددیۆکەیە کە زیاتر کارکردنە یا قسەکردن لەسەر ناسین و ناساندنی توێژینەوە و جۆرەکانی توێژینەوە بەگشتی. هەر لە سەرتاوە دەبێت ئەوە بڵێم کە ئەم ڤیددیۆیانە نابنە وەڵامی شافی و کافی لەسەر بابەتی توێژینەوە. بواری توێژینەوە بوارێکی فراوانە، بە یەک دوو ڤیددیۆ بە یەک دوو کتێب بە یەک جۆر مامەڵەکردن لەگەڵی داڕوون نابێتەوە. بەهەرحاڵ سەرەتای توێژینەوە ناسین و ناساندنی بەهایە، گەڕانە بە دوای نرخدا، بە دوای شتێکدا کە گرنگە. دەکرێت گرنگیەکە لای توێژەر، لای کۆمەڵگە یان لای جڤاکی ئەکادیمی بەگشتی کەمتر ناسراو بێت، یان پێویستی بە ناساندن و ناسینی زیاتر بێت. هەندێک جار توێژینەوە بۆ دنیابوونەوەیە لە نرخ و بەهاکە، هەندێک جار بۆ ناساندنی فراوانی بابەتی توێژینەوەکەیە، یانیش بۆ دەرخستنی لایەنی دیکەی باس لێ نەکراوی بابەتەکەیە. بۆیە توێژینەوە پرۆسەیەکی ڕێکخراوی گەڕانە بۆ زیادکردنی کۆی مەعریفە لەبارەی بابەتێکەوە. توێژینەوە بەگشتی دوو جۆری هەیە: توێژینەوەی چەندی، ئەوەی کە پێی دەگوترێت بە ئینگلیزی quantitative research، یان توێژینەوەی جۆری، ئەوەی کە پێی دەگوترێت qualitative research. توێژینەوەی چەندی ئاراستەیەکی پۆزیتیڤیستی هەیە، بۆ نمونە بۆ نیشاندانی سروشتی شتەکانە، سروشتی مادەکانە وەک خۆی، بەبێت تەفسیر و لێکدانەوە و پێوەستکردنی بە پرۆسە فرلایەنەکانەوە. توێژینەوەی چەندی زیاتر پشت بە تاقیکردنەوە و ڕووپێ و دەبەستێت بۆ باسکردنی ڕاستیەک، دەستنیشانکردنی تایبەتمەندی حاڵەتێک یا دیاردەیەک، یا دیاریکردنی بڕێک. بۆ نمونە دەڵێن چەند کەس دەچنە قوتابخانە، کەسەکان کێن، چۆنن، چەندی نێرە، چەندی مێیە. دەستنیشانکردنی پەیوەندی نێوان دیاردەکان و حاڵەتەکان بەوەی هۆکارەکانی زۆری چوونە قوتابخانەی کچان یا کەمی چوونە قوتابخانەی کوڕان چییە. بەگشتی ئەنجامی توێژینەوەی چەندی بە ژمارە پێشکەش دەکرێت، لە کۆتاییدا بڕ دیاری دەکرێت، ژمارەیەک دەدرێتە ئەنجامەکان، ینی ئەنجامەکان بە ژمارە نیشان دەدرێن. جۆرەکەی دیکەی توێژینەوە، توێژینەوەی جۆری qualitative research، زیاتر پشت بە چاوپێکەوتن دەبەستێت، پشت بە تێڕوانین و وردبوونەوە دەبەستێت، وردبوونەوە لە کایەیەکی کۆمەڵایەتی، وردبوونەوە لە بوارێکی کارکردن، لە گروپێکی هەڵبژێرراو، لە بەڵگەنامە، لە کەیس و حاڵەتێکی دیاریکراو. ئەمەش بۆ شیکردنەوە و تەفسیرکردن و هەڵێنجانی مانە لە کایە کەسی و کۆمەڵایەتیەکاندا. لە توێژینەوەی جۆریدا جەختکردنەوە زیاتر لە مانای دیاردە و ڕووداوەکانە لای کەسەکان و کۆمەڵگەکان و جڤاکەکان، نەک دیارکردنی بڕ و ژمارەی کەسەکان. لە هەردوو جۆرەکەی توێژینەوەدا quantitative یان qualitative، توێژینەوە بەگشتی یان ئاراستەیەکی سەرەتایی هەیە، بیسک سەرەتایی، کە مەبەستی زیادکردنی مەعریفەیە لە بوارێکی دیاریکراودا، مەعریفەیەکی گشتیە لە بوارێکدا، یانیش ئاراستەیەکی کردداری هەیە ئەپلاید بە ئینگلیزی، بۆ زیادکردنی مەعریفەیە بۆ ڕوونکردنەوەی ڕێگەکانی باشترکردنی کار یا کردار لە بوارێکی دیاریکراودا. بۆ نمونە پەروەردە، تەندروستی، کاری کۆمەڵایەتی، بەڕێوەبردن و لایەنەکانی دیکەی چالاکی کۆمەڵایەتی بەگشتی بواری کارکردنن، چونکە ئەوانەی لەم بوارانەدا کار دەکەن بەگشتی سەرخاڵی شتانێکن کە بە ژیانی ڕۆژانەی خەڵکەوە پەیوەستن. کە تۆ لە بوارێکدا کار دەکەیت و دەتەوێت زیاتر لەبارەی کارکردنەکەتەوە، لەبارەی بوارەکەتەوە بزانیت و کارەکانت باشتر بکەیت، ئاسایی پرسیارێک دەکەیت یا کۆمەڵە پرسیارێک دەکەیت کە بەرەو توێژینەوە دەدبات. هەندێک لەم پرسیارانە لە ڕێگەی توێژینەوەی جۆریەوە
باشتر وەڵام دەدرێنەوە. لێرەدا پرسیارەکە دەبێتە پاڵنەری سەرەکی پرۆژەی توێژینەوە. بۆیە پرسیاریش دەکەی چونکە وەک توێژەر لات وایە کە وەڵامەکەی گرنگە، نرخی هەیە، بای هەیە. جۆری پرسیارەکەش وا دەکات کە باشترین ڕێگە بۆ وەڵامدانەوەکەی هەڵبژێریت. ئەو ڕێگەیەش لەگەڵ ڕوانگە و کەسایەتی و توانەکانی توێژەردا دەبێت یەک بگرێتەوە. لە توێژینەوەی جۆریدا qualitative research لە کاتی کۆکردنەوەی داتا وشیکردنەوەی داتا بە دوای مانە لە سیاق و لە ژینگەی کۆکردنەوەکەدا دەگەڕێیت. بۆیە ڕێگەیەک لە ڕێگەکانی توێژینەوەی جۆری هەڵدەبژێریت کە هاوکارت بێت بۆ هەڵێنجانی مانە، بۆ دەستخستنی ئەو مانایی کە پێویستە. بۆیە توێژینەوە پرۆسەیەکە کە معریفەمان لەبارەی بابەتێکەوە لە پاش توێژینەوەکە زیاترە وەک معریفەمان لە پێش توێژینەوەکە. پرۆسەی توێژینەوە یان بۆ زیادکردنی بنکەی معریفی گشتیە لە بوارێکدا کە ئەم جۆرە توێژینەوە پێی دەگوترێ basic research توێژینەوەی سەرەتایی یان pure research یان بۆ باشترکردنی کردارێکە لە بوارێکدا وەکو بڵێ توێژینەوەی کردداری ئەوەی پێی دەگوترێ applied research یان بۆ بڕیاردان و هەڵسەنگاندنی بەها و گرنگی بابەتێکە کە پێی دەگوترێ evaluation research یانیش بۆ ناساندن و تێگەیشتنە لە کێشەیەک یان حاڵەتێکی دیاریکراوە ئەوەی کە پێی دەگوترێ action research. بەرحاڵ ئەمە کورتەیەکی سەرەتاییە لەبارەی چیەتی توێژینەوەوە کە من زیاتر جەختم لەسەر توێژینەوەی جۆری کرد ئەوەی کە من زیاتر لێی شارەزام. هیوام وایە ئەم ڤیددیۆیە سوودی هەبوو بێت و پرسیار دروست بکات. هەڵبەت ڤیددیۆی دووەم بەشی دووەمی ڤیددیۆکە زیاتر باسکردنی میکانیزم و هەنگاوەکانی توێژینەوەیە کە توێژینەوەی زیاتر جەخت لەسەر توێژینەوەی جۆری دەکەم qualitative research. هیوام وایە ڤیددیۆکە سوودێکی هەبوو بێ پێم خۆشە بێ لایکی ڤیددیۆکە بکەن ئەگەر بەدڵتانە شەیری بکەن بڵاوی بکەن و لای خۆتان بۆ هاوڕەکانتانی بنێرن ئەگەر پرسیارێک تێبینیەک یا ڕخنەیەک هەیە هەمین وەکو هەمیشە پێم خۆشە گوێبیستی بم. هیوام ئەوەیە کاتێکی خۆشتان هەبێت و لە خۆشیدا بن. خواحافیز.